سڵاوتان لێبێ بەڕێزان. دەرچوونی عێراق لە ژێربەندی حوتی نەتەوەیەگرتوەکان قۆناغێکی دیکەی ئەم وڵاتەیە لە بواری پەیوەندی نێودەوڵەتیەکاندا. لەژێر ئەو بەندەدا عێراق هەڕەشە بوو بۆ سەر ئاشتی، نزیکەی 25 میلیارد دلاری بە کوێی داوە. دەپرسین عێراقی ئێستا عێراقی ئاشتیە بۆ ئەوەی لەژێر ئەو بەندەدا دەربچێت؟ ئایا ئەم دەرچوونە تەنها بڕیارێکی سیاسی و هیچی تر؟ لە 2023 تا ئێستا چەندین جار وترا سەروەری بۆ عێراق گەڕاوەتەوە، هەر لە ڕۆژی ڕوخانی ڕژێمەوە تا چوونە دەرەوەی سەرباز ئەمریکیەکان. ئایا گەڕانەوەی سەروەری لەسەر چی بەندە بۆ عێراق؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە فەرهاد جەلال مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سلێمانی میوانی ئەم جارەی بەرنامەی چاوپێکەوتنە. زۆر بەخێربێ مامۆستا. لەوە دەست پێ بکەین، پێت وایە بەندی حەوت تەنها بڕیارێکی سیاسیە و هیچ لە دۆخەکە ناگۆڕێ بۆ عێراقیان گرنگە بۆ ئێستای عێراق؟ بەنسبەت فەصلی حەوتی نەتەوەیەگرتوەکانەوە کۆمەڵێ قەرارات و برا لە خۆ دێکە حاڵەتەکە ڕەنگە تابعێکی سیاسی بەسەریازەڕێ بەس لێککەوتی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی و تەنانەت بواری پەیوەندی نێوان دەوڵەتانیشی لێ دەکەوێتەوە. بۆیە ئەم بڕیاری کە لە ئەنجومەنی ئاسایش دەرچۆ لەژێر فەصلی حەوتی نەتەوەیەگرتوەکان تایبەت بە قەرارەکانی فەصلی حەوتی نەتەوەیەگرتوەکان لە بەرامبەر عێراقدا هەرچەندە ڕاندێکی سیاسی هەیە، بەڵام لەبەر ئەوەی لە پێشتردا کۆمەڵی هەنگاوی تر گیراوەتە بەر زۆر لە خاڵە سیاسەکانی تایبەت بە ئەنجومەنی ئاسایش و عێراقەوە عێراق و نەتەوەیەگرتوەکان و عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی عێراق و وڵاتانی هەرێمی زۆر لەو خاڵانەیەک لای کردێتەوە. ئەم بڕیاری کۆتایی ڕەنگە خاڵێکی دانابێت بۆ هەموو ئەو هەنگاوانەی تر ئەهمیەتەکەی لەوەدا نییە کە پێشتر عێراق ئەم هەموو سزانی لەسەرماوە و تەنها بەم بڕیارە کۆتاییاتەوە، بەڵکو ئەهمیەتەکەی لەوەدا ئەم بڕیارەکە بە شێوەیەکی قانونی کۆتایی بە کۆمەڵی سزای ترێنێ کە پێشتر بە عملی ڕەنگە کۆتایی پێ هات بێت. و ئەتوانم بڵێم لە ڕووی سیاسیەکەوە ئەم بڕیارە زیاتر ئاماژەدانە بە ژێڕانەوەی عێراق بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ کۆمەلگای هەرێمی و پتەوکردن یا ئاماژەکردن بە پتەوکردنی پەیوەندی سیاسی زیاتر لەگەڵ حکوومەتی کوێدا، چونکە ئەگەر تێبینی بڕیارەکە بکەین بڕیارەکە لە ژێر ناونیشانەکە دەرچێت ئەویش پەیوەندی بە حاڵەتی عێراق و کوێتەوە هەیە، واتە پەیوەندی بە تەواوی سزاکانی عێراقەوە نییە کە لە ژێربەندی حەوتی نەتەوەیەگرتوەکانە دژ بە عێراق دەرچووە. بەڵام پشتیکردنەوەی ئێستای چاودێرەکان هیچ هیوایەک نییە بۆ باشبوونی پەیوەندی نێوان کوێت و عێراق، بە تایبەتی کێشەی سنوور تا ئێستا لا نەکراوەتەوە. ئەگەر لەم ڕوانگەیە سەیریکەین ئێمە بێ سەیری ئەسڵی کێشەکەین کە لە نێوان عێراق و کوێتە ئەم مشکلەی کە لە بینی عێراق و کوێتە بە تایبەتی ئەم بڕیارە پەیوەندی هیچ بە سنووری نێوان عێراق و کوێت نییە. پێم وایە لیژنەکانی سەر بە نەتەوەیەگرتوەکان کە لە ئەنجومەنی ئاسایش تەشکیل کراوە لەژێر بڕیارەکانی تری ئەنجومەنی ئاسایشە ئەو کێشەیان لە پێشترایەک لای کردەوە. عێراق لە پێشترا دانیناوە بە سەروەری کوێتەوە، دانیناوە بەو سەربەخۆیی کە ئەو هەرێمە هەیەی لەو ناوچەیەداوە و کێشە سنوورەکان لەژێر کۆمەڵی بڕیاری ترێک لای کراتەوە. ئەم بڕیاری ئەخیریان هێندەی پەیوەندی بە کۆمەڵێ تەبعاتی تری کێشەی نێوان عێراق و کوێتەیە کە زیاتر لایەنی ئابووریە تەعویزاتی یا قەرەبووکردنەوەی زەرەر و زیانەکانی جەنگی داگیرکردنی کوێتەوە، هەروە بێسەر و شوێنەکانی کوێتەوە و کۆمەڵێک لە نادیاری ممتەلەکانی کوێت کە لە کاتی جەنگی عێراق کوێتە ڕوویداوە. زیاتر ئەم خاڵەیەک لای کردێتەوە. خاڵەکانی تری کێشەی نێوان عێراق و کوێت بە تایبەتی سیادەی یا سەروەری هەرێمی هەموو کوێت بێت یان بەشێک لە خاکی کوێت بێتە کێشەی سنووری بێت یاخود کێشەی ئابووری نرخی نەوت و بیرەنەوتەکانی نێوان عێراق و کوێت بێت. ئەمە لە قەرارەکانی پێشترێک لای کراوەوە تا ڕادەیەک عێراق دانی پیاناوە. بەس من لەگەڵ ئەو بۆچوونایم کە تۆ وتت تا ڕادەیەک کەسانێک پیان وایە ئەمە کۆتایی بە کێشەکانانێت، چونکە ئەم کێشەی نێوان عێراق و کوێت بە تایبەتی کێشەی سیادەی هەرێمی کوێت هەرێمێکە سەر بە عێراق یاخود هەرێمێکی سەر بەخۆیە یان کێشەی سنووری نێوان عێراق کوێت ئەو هەندێک لەو دوورگانەوە هەندێک لە ناوچە ئاویەکانی کەنداوە هەندێک لە بیرەنەوتەکان ئایا لەژێر دەسەڵاتی کوێتە یاخود لەژێر دەسەڵاتی عێراقە. ئەمە پاشخانێکی مێژووی در و درێژی هەیە. چەندین جار کۆتایی هاتووە کێشەکە و سەری هەڵاوەتەوە. بۆیە من لەگەڵەوە بۆچوونایم کە ئەمە کۆتایی بە کێشەکان نانێ ڕەنگە لە ئایندەدا ئایندێکی من باوەڕ ناکەم لە ئایندەی ڕاستە خۆیان کە ماوەیەکی نزیکە بەس ڕەنگە لە ئایندێکی ماوناوەدا ئەگەر عێراق بکاتە ئەو مەکانەی پێشووتری کە خاوەنی هێزێک بێ و هاوسەنگی هێز بە جۆرێک بێت کە لە بەرژەوەندی عێراق بێ ڕەنگە دیسانم هەڕەشێ سەرباتەوە. عێراق جاریش کە داوای سەروەری کوێت بکاتەوە کە بەشێکە لە ئەقلیمی عێراقیان لانی کەم داوای بەشێک لەو ناوچانە بکات کە بە عێراق بە خاچی خۆی ئەزانێت. ئەوەی زانراوە پێشتر کوێت زۆر بە توندی دژی ئەو بوو کە عێراق لەژێر ئەم بەندەدا دەربچێت و تەنانەت گەشتە ئەوەی کە پارە بدات بە فەڕەنسا و رووسیا بۆ ئەوەی ئەم بڕیارە ڕەت بکەنەوە. پێت وایە چی وای کردووە لە ئێستادا مەجلیسی ئەمنی دووەلی ئەم بڕیارە دەربکات و کوێتیش ڕازی بێ بەوەی کە
عراق دەربچێت لەژێر ئەم بەندە پێت وایە دۆخی ئێستای ناوچەکە ئەمەی خواستووە پێم وایە بە دەرەجەیەک ئەو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە کە ئەوێت عێراق لەژێر بەندی حوتی نەتەوە یەکگرتوەکانە دەرچێت چونکە هێزێکی نێودەوڵەتیە و هەروە خاوەنی بڕیاراتی قورسە لە نەتەوە یەکگرتوەکان بە تایبەتی لە ئەنجومەنی ئاسایش و توانایەکی ئابووری و سیاسی و سەربازی و ئەسکەری گەورەی هەیە بۆ ئەوی زەخت یا فشار لە دەوڵەتەکان کە بە تایبەتی دەوڵەتەکانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایشە بۆی پاشگیریکەن لە برا ئەمە بە دەرەجەیەک ئەوەی پەیوەندی بەکوێتەوە هەبێ کوێ لە پێشترا دژایەتی دەرچوونی عێراقیە کرد بە تەواوەتی لە ژێر بەندی حەوت چونکە پێی وایە عێراق ئەگەر بێت و سیادی تەواوەتی بۆ بگۆڕێتەوە خۆی سیادی هەبێ بەسەر ئیدارەکردنی داهاتی عێراقاوە بەڕێوەبردننی سیاسەتی دەرەوە ناوخۆیداوە خۆ بەتواناکردنی لەوانەیە لە ئایندەشا دیسانەوە بێتەوە بە هەڕەشە بۆیە پێی باش لە ئەنجامی ئەو مەترسەی کە عێراق ڕەنگە لە ئایندەشا دروستی کاتەوە بۆ کوێت بە باشی ئەزانی کە لەژێر ئەو بەندە بێنێتەوە بەڵام بۆچی ئەم بڕیاری لەم کاتایە گۆڕی پێم وایە پێش زۆر لە کێشەکانی تر کۆتاییاتەوە عێراق ئێستا لە دۆخەکان نییە کە لە حاڵی ئێستادەکە کێشە بۆ کوێت دروستکات بە تایبەتی بەدەست کێشە ناوخۆیەکانەوە ناڵێنێت و بە تایبەتیش ئەوەندەی عێراق تەدەخولاتی خارجی تیاگرێت تەدەخول ناکات لە خارجی خۆیان و لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆر لە تەعویزاتی وەرگرتووە ئەوەی کەماوە بە پێی ئەو سەرچاوانە بە تایبەتی وەزیری خارجی کەوتی لە ماوەی 1-2 ساڵی ئایندەدا ئێمە تەواوی تەعویزاتەکانی کوێت ئەدەینەوە پێم وایە عێراق لەم 2 ساڵایە کە کوێت دەوێت لەم 2 ساڵایە کە تەعویزاتی زەرەر و زیانی جەنگەکە وەرەگرێت لە هەمان کاتیشا جۆرێک لە سیقە متمانە لێوان دوو وڵاتە بینا بکرێت بۆ ئیلانی کەم پەیوەندی سیاسەکانیان بەرەو پێ بچێت و لە ئەنجامی خراپی پەیوەندی نێوانەکانەوە جارێکە شەڕێکی تر بەرپان مامۆستا بەس لە سەروەری کرد لە عێراقداوە پێت وایە ئەم بڕیارە وا دەکات کە سەروەری بۆ عێراق بگەڕێتەوە لە ساڵی 2023 تا ئێستا چەندین جار وتراوە کە سەروەری بۆ عێراق دەگەڕێتەوە ئەوەی کە پێی وترا پرۆسی ئازادی عێراق وترا کە سەروەری عێراق گەڕاوەتەوە کردنەوەی سەفارەتی ئەمریکی و هەندێک لە سەفارەتەکانی تر وترا ئەمە سەروەریە بۆ عێراق پێکێنانی حکوومەت لە عێراقدا دیسان ئەو باسکرایەوە کە سەروەری بۆ عێراق گەڕاوەتەوە دەرچوونی سەرباز ئەمریکەکان لە عێراق وترا ئەمە سەروەریە بۆ عێراق پێت وایە ئەم بڕیارە تا چەند سەروەری دەگەڕێنێتەوە و ئایا کۆتایی بەو بیانوانە دەهێنێتەوە کە عێراق تا ئێستا خاوەنی سەروەری خۆی نییە سەرتا بێ بڵین کە دانان بە سەروەری وڵاتانە بە تایبەتی وڵاتانی ئەندامی نەتەوە یەکگرتوەکان یەکێک لە یەکەم بنەمای یا یەکەم پرەنسیپی نەتەوە یەکگرتوەکانە کە لە ناو میساقی نەتەوە یەکگرتوەکانە هاتووە کە ڕێکخراوەکە لەسەر بنەمای یەکسانی لە نێوان سەروەری گشت ئەندامانیدا ڕادەوەسێت واتە ئەمە چەسپێەوە بەڵام ئەو قەراراتەی کە نەتەوە یەکگرتوەکان دەری کرد بەرامبەر بە بەتایبەتی لە ئەنجومەنی ئاسایش بەرامبەر بە عێراق لە بەرامبەر ئەو هەنگاوانەی کە عێراق ناوی و بوو بە هەڕەشە بۆ ئەمن و ئاسایشی هەرێمی و پاشان نێودەوڵەتی و داگیرکردنی کوێتوە گومان لەبوونی چەکی کۆکژوە من نەدان بۆ جێبەجێکردنی برارەکان و حاڵەتی ئینسانی لە ناوخۆی عێراق بە تایبەتی سەرکوتکردنی هەندێک لە ناوچەکانی ئێمە ئەمانە هەموو وای کرد کە نەتەوە یەکگرتوەکان هەندێک بڕیار دەکات ئەم سەروەریە بخاتە ژێر پرسیارەوە لە سەروەری عێراق کەم کاتەوە لەو کاتەوە تا لە ساڵی 1990ەوە کە هێرشی عێراق بۆ سەر کوێت ڕوویدا هەتاکو ساڵی 2023 ئەم بڕیارانە بە بەردەوامی کە توانی بڵێ نزیک زیاد لە 63 بڕیار دەرچۆ لەماوە هەر هەموو ئەم بڕیارانە کەمکردنەوە لە سەروەر عێراق چونکە مانای سەروەری ئەوەیە کە دەوڵەت سربەخۆیی تەواوی هەبێت لە دەرەوە و لە ناوە ئەم بڕیارای نەتەوە یەکگرتوەکان لەم سربەخۆیی کەم کردەوە هاتە کۆمەڵێک التیزاماتی فەرزەکرد بەسەر عێراقدا لە دوای 2023ەوە بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان بەردەوام بوو لە ئەنجومەنی ئاسایی زار لە 20 بڕیار تاوەکو ئێستا توانین بڵێن دەرچووە بەڵام بە پێچەوانەوە هەنگاو بە هەنگاو سەروەری ژێڕە ئەم هەنگاوانە لەسەر ئاسی نەتەوە یەکگرتوەکان لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە لەسەر ئاسی سیاسی لە پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی سیاسەکانی نێوان عێراق وڵاتانی ترا بە پشتیوانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەنگاو بە هەنگاو هەڵیان داوە سەروەریەکە بجێڕنەوە وەک جەناب ئاماژە بۆ هەنگاوانەکردن دووبارەی ناکەمەوە ئەمانە هەمووی هەنگاوێکی خستە سەروەر عێراق نەک بە تەواتی کە سەروەر عێراقی جێڕابێتەوە ڕەنگە ئەم خاڵەی دواییان ئەم بڕیاری دواییان کە بڕیاری 21 باشترین نمونە بێت بۆی کە سەروەریەکەی تاو کرد واتە هەمووانەی تر هەنگاوەکانی بەرەو تاوبوو نەکرد بەڵام ئەمان خاڵی کۆتایی دانا کە سەروەری عێراق بە تەواتی گەڕاوەتەوە بۆ وڵاتەکە خۆی هەرچەندە بڕیارەکە بەو شێوە نیهائیە هەندێک مەجای هێشتێتەوە بۆی کە چاودێری جێبەجێکردنی ئیلتیزاماتانەی ئەخیرەکرێت بەڵام کێشەی سەروەری عێراق تەنها لە گەڕانەوە نییە بۆ وڵاتەکە خۆی ئەمە مانای ئەوەش نییە کە عێراق سەروەری گەڕایەوە عێراق ئیتر دەوڵەتێکی خاوەن ئیلتیزامات بە یاسای نێودەوڵەتی گشتی چونکە هەندێک جار
کێشەکانی نێودوڵەتی لە ئەنجامی خودی سەروەریەوە سەرچاوگرێ هەموو دەوڵەتی خۆی بە سەروەرزانێ هەموو دەوڵەتی خۆی پێی وایە خاوەن سەروەریە سەردارە لە پەیوەندیەکانی دەروێدا زۆر جار ئەم سەروەریانە بەرێگەکەون و خۆی لە دەرچوون لەژێر ئەم بەندەدا تەنها ئەو نییە کە بڕیارەکە دەربکرێ بەڵکو هەنگاوی دەوێت بۆ دەرچوون لە بڕیارەکە هەنگاوەکان پێشترراوە چونکە هەر لە دوای 2023 کە احتیلالی کە بڕیارێکی نەتەوەیەکگرتوەکان 1970 بە بڕیارێک عێراقی کرد بە وڵاتێکی داگیرکراو بەزم هەنگاوی عێراق خۆی هەنگاو بنێ بۆ دەرچوون لە ژێر بەندەکە ئێستا باسیەکەم خۆی بڕیارەکە لەلایەن عێراق نادرێت بە دەرەجەیەک نەتەوەیەکگرتوەکان وڵاتانی تر ئەو بڕیارە جێبەجێەکەن چونکە ئەنجومەنی ئاسایش بڕارەکان دەرەکەن سزاکان لا بە قەرارەکان یەکەیەکە لا بە ئەگە پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم مەوەستە بۆی بگەێنم عێراق لە ئێستادا دەوترێت لە ڕووی ئاشتیەوە هیچ ئامادە نییە بۆ دەرچوون لەژێر ئەم بڕیارە و کاریگەری ئەو قەیرانانی کە لە عێراقدا هەیە کاریگەریکی زۆری هەیە بەسەر دراوسەکاندا و تا عێراق تا ئێستا نە ئاسایشی تێدایە نە ئاشتی تێدا بەرقەرارە و چۆن دەتوانێت لە ژێر ئەم بەندەدا دەرچێت ئەگەر باز لەمایەکەینەوەی بزانین مستەبیبات یا هۆکانی خستنە ژێر بەندی حوتی عێراق چی بوو سزاکانی بەندی حوتی عێراق یەکێک لەوانەوەی جەناب ئاماژەی پێکردکەوەیە کە عێراق مای هەڕەشەیە بۆ دراوسەکانی باشترین بەڵگەش خودی کوێت بوو کە دەژیکراوە پاشانیش وڵاتانی تری کەندا و هەمان مەترسیان هەبوو کە بە چارەنووسی کوێت بگەن ئەمە دوو داگیرکردنی کوێت بۆ بوونی هەڕەشەی عێراق بۆ وڵاتان و پاشانیش یەکێک لەوانەی تر لە ناوخۆشدا حکوومەتی عێراقی سەرکوتکاری بەکارهێنا هەندێک جار بارودۆخی ناوخۆیی ئەبێتە هۆی هەلومەرجێک کە ئاشتی و ئاسایشی نێودوڵەتی ئەشێوێنێت چۆن وەکو لە ساڵی 90 ڕوویە پەلاماردانی عێراق بۆ ناوچە کوردەکان ئاوارەبوونێکی گەورەی لێکەوتەوە تەنان هەندێک لە قەسفیشی لێبکەوتەوە کە سنووری بڕی مادەم سنووری بڕی بوو بە کێشەیەکی نێودوڵەتی هاتە ئەمن و ئاسایشی نێودوڵەتی مادەم ئاوارە هەیە لە سنوورەکان مادەم خەڵکێک لە سنوورێک چێتە سنوورێکی تر کەواتە کێشەیەک هەیە لە کێشەیەکی ناوخۆی بە کێشەیەکی نێودوڵەتی هەموو ئەم کێشانە لە ئەنجومەنی ئاسایش هەندێک جار بە هەڕەشە بەسەر ئەمن و ئاسایشی لێگەێنەوە بۆیە پێویستە هەنگاو هەڵگیرێ بۆ ڕوبەڕبوونەوە ئەمە لەو کاتەیە و لە ئێستادا عێراق لە ئێستادا ئەو هەڕەشەیە نیە بەسەر ئەمن و ئاسایشی وڵاتانی هەرێمی بەمانای داگیرکردن و هێرشی سەربازی چونکە توانای سەربازی عێراق ئەگەر بەراوردیکەین بە وڵاتانی بەتایبەتی ئێران و تورکیا و سعودی هێشتا ڕاتێکی زۆر کە ئەو توانایی نییە و عێراق لە بارودۆخێکیان نییە بتوانێت پەلاماریەوانەدا و عێراق تازە لە ئیلتیزاماتەکانی نەتەوەیەکگرتوەکان خەریکە ڕزگاری ئەبێت و عێراق لە ڕووی ناوخۆی و مشکلێکی گەورەی هەیە بیناکردنی دەوڵەتی عێراق تا ئەم ساتەوە سەرکەوتون بۆ لە شکستەیە ئەو دیموکراتی کە عێراق بڕیار و بنیاتی بنێت هەنگاو هاتۆتە داوەندەی استقراری ناوخۆی یان بەلاومە بەستێ هێندە چەسپاندنی دیموکراتیان بەلاومە بەستنێواتە ئەمن بوونی گەندەڵی کام بڕیارش گرنگە لە ڕووی ئابووریەوە ئەوەش تەبعاتێکی تری ئەم قانونەیە کە ئەکامانەیە باسیکەین لایەنێکی سلبی ینی هەموو باوە بزانین هەموو بۆعدەکانی هەموو ڕەندەکانی دەرچوونی ئەم بڕیارە ئیجابی نیە چونکە لەوانەیە لەکەوتی سیاسیشی بێتەوە ئەگەر وەڵامی پرسیارەکەی پێش و تاواکەم ئەوەیە کە عێراق لە ناوخۆدا کێشەی هەیە هەر وڵاتێکی لە ناوخۆدا کێشەی هەبوو ئەمە ڕەنگە گریمانەیەکی تا ڕادێکساناش بێ ئەو وڵاتی لە ناوخۆیان کێشەیە لە دەرەوە پراوێزە خرێت چونکە وڵاتێک کە ناتوانێت کێشەکانی ناوخۆی هەلکات ئەوە کێشەکانی دەرەوەشی حتمما ناتوانێت مەگەر بۆ ئیفراسکردنی هەندێک جار تەزدیری کێشەیەکە بۆ دەرەوە لەو حاڵتا جەنگ ڕۆدات کاتە لەم حاڵ هەرە بێتەوە بە مشکلە بۆ وڵاتانی تر چونکە زۆر جار وڵاتە زەعیفەکان عێراق ئێستا لە حاڵاتێکە توانی بڵێ وڵاتێکی تا ڕادێک لاوازە وڵاتە زەعیفەکان کێشەی نێودوڵەتی خەڵکێن بۆی کە ناتوان ئەمن و ئاسایش پارێزن و ناتوان سیادی ناوخۆیان هەبێت کە سیادی ناوخۆشیان هەبوو وڵاتێکە پابند نابێت بە ئیلتیزامانە نێودوڵەتیەکان چونکە کاتێک وتە دەوڵەتە یەکێکە لە یەکەی قانون دەولی ئیلتیزاماتی هەیە پێویستە وەکو دەوڵەتێک مامەڵەکە دەربارەی ئەوەی کە تەبعاتی ئابوووریەکەی ڕەنگە گەندەڵی بێت یەکێک لە مشکلەکانی ئەم بڕیارە کە هیوادانی وانە بێت ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایش و کۆمەلگای نێودوڵەتی دەرگیان لە بەردەم عێراق کردەوە هەلێکیان داوە بە عێراق کە خۆی بە پێوی کە سیادی تاوای بۆ گەڕێتەوە کە خۆی ئیداری کاروبارەکانی خۆی کا لە ناوخۆ لە دەرەوە تر ئەم کاروباران چ سیاسی بێت چ ئابووری بێت چ فەرهەنگی بێت چ کۆمەڵایەتی هەموو ئەوانە لە پێشتران نەتەوەیەکگرتوەکان سەرپەرشتی داهاتی نەوتی عێراقی ئەکردووە بۆ خەرجکردنی بەتایبەتی بەشێکی بۆ تەعویزاتی کوێت و وڵات زەرەرەکانی جەنگ بوو بەشێکی زۆریشی بۆ خزمەتگوزاری خەڵکی عێراق و بە تایبەتی لە بەرنامی نەوت بەرامبەر بە خۆراکی ئەمازانی و سندوقێکی دانا و بەناوی سندوقی پەرەپێدانی عێراقەوە زۆر ئەو داهاتانی کە عێراق لە نەوت دەستێک ئۆخرای ئەو سندوق و لێو نەتەوەیەکگرتوەکان سەرپەرشتی خەرجکردنیە کرد سەر خەرجکردنەکەشی بە زۆری بۆ بواری خزمەتگوزاری خەڵکی عێراقی بوو بۆم پێ بێتە ڕێ لە عێراق ژیرێکە بواری سەربازی خەرجی بکات و خۆی پەرەپێ بکات ئەم بڕیارە ئەم دەرگایی لەسەر نەتەوەیەکگرتوەکان داخست و دەرگای لەسەر عێراق کردەوە کە خۆی ئیداری ئەم مەلەفەکاتە مەلەفی دارایی وڵاتەکەی خۆی بۆیە احتیمال هەیە
ئەم ئاراستەکانی ئایندە تەنها بە ئاراستە ئیجابیەکان نەبێت مەرج نییە گەڕانەوەی سەربەری بە تەواتی وێراقمانای گەشتکردنی ئابووری بێت هەرچەندە ئێمە ئەو خوێنەوەی بۆکەین بەڵام احتیمالە عێراق بکێتە ناو گەندەڵێکی گەورەوە پێشتیش لەم ساڵانەی ئایندا لەبەرەوەی لە تا ڕادێک لە پشێوێکی ناوخۆی ئاژیوە تا ڕادێک مؤسساتەکانی دەوڵەت بە تەواتی نەچەسپیونوە و خەلەلی مؤسساتی گەورەمان هەیە ڕەنگە عێراق بکێتە گەندەڵێکی گەورەتر لە پێشوترابوو بۆ پێی مەلەفی دارایی بە تەواتی ئەکرێتەوە دەستخۆی ئەمە خەتەری ترە خەتەری تری ئەوەیە کە ئەم بڕیارە ڕەنگە دەرگا لە هەندێک دەوڵەتانی تر بکاتەوە کە قەرزیان لای عێراقا داواکاری جێڕانەوەی قەرزەکان لە عێراقن واتم بۆ ماوەیەکی درێژخایەن عێراق داهاتەکانی بە جێڕانەوەی قەرزەکان بۆ وڵاتە قەرزدەرەکانەوە بجێڕێتەوە بۆیە چاوەڕێوە نەکەین کە لە داهاتوێکی زۆر نزیکدا گەشەیەکی ئابووری خێرا عێراق بەخۆی بینێ لەگەڵ ئەوەشتا خاڵێکی ئیجابیتری هەیە لە ڕووی ئابووریەکەەوە ئەوەیە کە هەموو ئەو ڕەسیدە دارایانەیە کە عێراق پێشتر لە بانکی ئەو بانکی لە فەڕەنسا پێگەێناوە بانکێکی فەڕەنسی کە پێشتر لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێنە بلۆک کرابوو ئەو بڕەپارە زۆرە لەمە دو ئاگەڕێتەوە بۆ عێراقیەکان خۆیان ئەمەش کەوتۆتە سەر عێراقیەکان بەچی بوارێکە خەرجەکان ئێمە لەو ڕوانگۆڵین هیوادارین گەشەی ئاوری بەخۆی بینێکە بە ئاراستەی خزمەتگوزاری خەڵکاوێەوە بە ئیسtisمارابێ و بوونیەی تەحتیە وڵاتاوێت نەک بەڕاستەی خۆ بەهێزکردن لە ڕووی سەربازیەوە و عێراق بەرەو جەنگێکی تر بادیان بەرەو گەندەڵێکی گەورە ببات ئەمە ئومێدەکەاتە ومێدەکە ئێمە بە ئیجابی خەونی پێوبین بەڵام ئەبێ وەشمان لە بەرچاوێکە خاڵێکی تری هەیە کە ڕەنگە ئاراستەیەکی سلبی وەربگرێت ئەوەش کەوتۆتە سەر سیاسەتمەدارانی عێراق بەڵام من پرسیارێک بە شێوەیەکی تر کە پێشتر کردم بەڵام بە شێوەیەکی تر ئەم پرسیارە بکەینەوە دۆخی ئێستای ناوچەکە بە تایبەتی وڵاتانی عەرەبی ئەوەی کە پێی دەوترێت بەهاری عەرەبی جۆرێک لە گۆڕانکاری دروست کردووە لە پەیوەندی نێودەوڵەتەکاندا پێت وایە ئەو دۆخی ئێستای عێراق ئامادەیە بۆ ئەوەی پەیوەندیەکانی دووبارە ڕێک بخاتەوە بە تایبەتی لەگەڵ وڵاتێکی دراوسێ کە سووریا دۆخی ئێستا باش نییە عێراق دەچێتە قۆناغێکترەوە لە پەیوەندی نێودەوڵەتەکاندا پێم وایە بارودۆخی ناوخۆی تەسی لە سیاسەتی دەروی هەموو وڵاتێکەکە ئەو دۆخی کە لە عێراقدا هەیە ئەو لێکترازانەی کە لە عێراق هەیە تەسی لە سیاسەتی دەروی بە تایبەتی هێزە عێراقیەکان هەریەکەیان ڕەنگە مەیلێکیان بەلای وڵاتێک لە وڵاتەکانی ناوچەکەیان نێودەوڵەتیە هەبێت کە زۆر جا دژەوەسێتەوە لەگەڵ میلی و هێزێکی تر بۆ وڵاتێکی تر ئەمە باشابین لە پەیوەندیەکانی عێراق و هێزەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ وەکو ئێران و تورکیا و سعودیە و تەنها وڵاتانی کەن داعشتا بۆیە عێراق بەدەست ئەم کێشەیە ئەناڵێن ناتوانێت بە ئاسانی سیاسەتی دەروی خۆی لەگەڵ ئاراستەکانی دەوڵەتی عێراقی بونجێت ئەو هێزەی کە دەسەڵاتێکرێت دەدەست تا ڕادێکی زۆر ئەو سیاسەتی دەرو ئاراستەیەەکە ڕەنگە بە شێوەیەک ئاراستەیەکە کە لەگەڵ بەرژۆندێ یا لەگەڵ خواستە ئایدۆلۆژیەکانی بوونجێ ئەوەی کە ئێسەی بینین عێراق پەیوەندیەکانی تا ڕادەی لەگەڵ ئەو وڵاتانەیە بە تایبەتی بە حکم ئەوەی کە شیعەکان باڵا دەستن لەگەڵ ئەو وڵاتانەیە زیاتر ئەیگونجێنێکە کە لە مەذهبی شیعەوە بە تایبەتی ئێران و سووریا بوون کێشەی سووریا کێشەیەکە بۆیە من پێم وایە عێراق تا ڕادە تەحەفوزی هەیە لەسەر تەدەخولکردن لە کێشەی سووریا لە نێوان نەتەوەیەکگرتوەکانەوە بێت یالاان هەر هێزێکی تریا کۆمەڵگەیەکی نێودەوڵەتیان هەر هێزێکی هەرێمیەوە بێت بۆیە چونکە زۆرترین ئاثاری یەکلایکردنەوەی کێشەی سووریا بە جەنگێکی ناوخۆی بۆ سەر لوبنان و عێراقا چونکە لوبنان بینیمان پێویست ناکە بەڵگە بێنینەوە بەخۆی ئەو دابژبوونە تایفەی لە سووریا هەیە ئەو شەڕە تایفەی لە سووریا ڕوانێ ڕووبات یەکسەر ڕنگدانەوەی ڕاستەخۆی لەسەر لوبنانەوی و بوشێتی و لەسەر تورکیا ئەبێ بە حکمی بوونی کول لە سووریا و لە تورکیا و لەسەر عێراقی بێ بە حکمی ئەو پێگاتی لە عێراقا هەیە نزیکە تا ڕادێک لەو دابژبوونی لە سووریا و لەسەر ئیسرائیل ئەبێ بۆ ئەوەی لەوانەیە ئەو استقراری کە ماوەیەکە هەیە هەرچەندە نیزاع هەیە بەڵام جۆرێک لە استقرار هەیە لەوەی نیزاعێکی چەکداری ڕوونیا لە نێوانیاندا ئەمە هیچ زەمانەتی نییە لە ئایندەی ڕووندا ئەم کێشەی سووریا ئێندا عێراق ناچار دەبێت پەیوەندیەکانی باشکە بۆ دەرچوونی تەواو لەژێر ئەم بەندە پێم وایە تا ڕادەیەک عێراق بە تەواتی بە فعلی دەرچووە لەژێر بەندەکە ئەوەی کە ماوە ڕەنگە متابعەیەکی تەنها نائیب جێگیری نێردەی تایبەتی نەتەوەیەکگرتوەکان بێت لە عێراقدا کە تەنها متابعەیەکی ئەمەکات چونکە بەڕاستی فەقەرەکانی ئەگەر بڕیارەکە بخوێنەوە تا ڕادێکی زۆرە لێ کۆتایی هەندێک بەرگەر فەقەرەشمان بۆ دیارێکە کە کۆتایی بەم فەقەرانە هاتووە و دەڵێ لەژێر نزیکە بێتەوە لە فەسڵی 6 بە تایبەتی جێڕانەوەی تعویز بۆ عێراق بۆ کوێت و بێسەر و شوێنەکان و ئەم شتانە کۆتایی پێبێن تەنها لە حاڵتێکا لێ نەتەوەیەکگرتوەکان لە ڕێی بێعسە و نوێنەکانەوە متابعەیەکێکە متابعەیەکە چونکە لە متابعەیەک زیاتر تێناپەڕێ تا ڕادێکی زۆر دەرچووە لە ئاخیری بڕیارەکەی هاتووە کە ئەم پرسە هێشتا لەژێر تێڕامانە واتە متابعەیەکی بێت بۆیە ئەگەر عێراق بتوانێت سوود لەم بڕیارە بینێت بە ئاراستەیەکی باش ئەم وڵاتە
بەرەو پێشەوە هەنگاو بنێتەوە خواستی عێراقیەکانە بە تەواوی پێگاتەکانی واتە من پرسیارەکەم ئەو بۆ تێڕوانینی عێراق بۆ باشتربوونی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێدا بە ناچاریە پێم وابێ پەیوەندی نێوان وڵاتان لەسەر ئەساسی بەرژەوەندیە وڵاتی عێراق لەگەڵ بە تایبەتیوانی کە عێراق بەڕێوە ئێستا کە وەکو پێوتی هێزەکان جیاوازن لە تەوەجوهەتیانە بەرامبەر بە وڵاتانی دەرەوە لەسەر ئەساسی بەرژەوەندیە ئەوانەی کە لە دەسەڵاتان تا ڕادێکی سۆل لەبەرەوەی تابەژبوونێکی تایفی و ئایدۆلۆژی هەیە بەرژەوەندیان لەگەڵ وڵاتەکەی بۆ شێوە ئاراستەیەکەن پەیوەندی نێوان دەوڵەتان لەسەر ئەساسی تەوازنی هێزەوە لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانە هەر یەک لە وڵاتانی لە ناوچەکەیان هەیەکان بەرژەوەندی خۆیان هەیە ئێستا ئێران و تورکیا سراعێکی ئیقلیمیان هەیە لەسەرەوەی کوامیان ڕیادە یا پێشڕەوی لە ڕۆژهاتی ناوەڕاستە بکەن ئایا عێراق چێتە بەرەی کۆمەیانەوە ئەمە پرسیارەکەی هێزەکانی عێراق تاکو ئێستا کۆگنین لەسەرەوەی کە سیاسەتی دەروان بەس شوێ بێ ئێمە ئەبینین تا ڕادێک زۆر لە کوردستان هێزی باڵادەست بە باڕاستی تورکیا زیاتر هەنگاوانێ ڕەنگە حکوومەتەکەی مالیکی باڕاستی ئێران لەو بەرای خۆی بینێتەوە و لە ناوچەکە تاوەکو وتت بەهارێکی عەرەبی هەیە کە ئێشتا ئیستقراری تیانەوە نازانین بەرەوشی ڕاستکە لە میسر جۆرێک لە ئەزمموی حکمی کوردخایانمان هەیە کە لە ڕۆژانی ڕابردووە ئەویش کەوتە هەژان و هێزەکانی عێراق هەریەکان تێڕوانینێکیانەوە بۆ حکومی پێشتر لە میسراوە بۆ ڕووداوی کە سڕویە لە یەخیلابەکە تاوەکو ئەمانە لە ناوخۆی وڵاتان ئەساق نەبێتەوە ڕەنگە نەتوانین بڕیا لەسەرەوە بین کە عێراق بە کام ئاراستەیە نەهنگاوانێ بەڵام دڵنیان لەوەی کە ئەو هێزە لە عێراق باڵا دەستە بێت پەیوەندی لەگەڵ ئەو وڵاتە باشتر بێت کە لەگەڵ ئایدۆلۆژیەتی یاگونجێ لە ئێستاژە ئەگەر تا شیعەکان لە عێراق باڵا دەستن ڕەنگە لەگەڵ ئێران و لەگەڵ سووریا و لەگەڵ ئەو هێزانەی ئەو هێزە بچووکانی تر کە لە وڵاتانی کەنداوە لەوانەیە لە لوبنان هەبێت پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانە زیاتر پەرە پێ بدات ئەمەش بەدەر نییە لە تەئسیری هێزە نێودەوڵەتەکان با تەنها سەیری ئەقلیمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکەین چونکە لە پشت هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هێزی نێودەوڵەتیی وەک وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و زلهێزەکانی ترەوە هەیە هەرچەندە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پاشەکشەیەکی بەردەوامە لە کاریگەربوون لەسەر پەیوەندیەکانی وڵاتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی ئەو نائستقرارەیە کە ئێستا ڕوویداوە ئەمریکا پاشەکشەی کردو لە تەئسیر بە جۆرێک کە ئەوێت هێزەکانی تر بەشدارون بە تایبەتی هێزە هەرێمەکان خۆیان وەکو جامعەی دووە لە عەربی وەکو تورکیا بۆ ئەوانیش بێنە وازیهە و هەموو تەکالیفەکە نەکەیتە سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێت وایە ئەو معادلەی ڕاستە کە عێراق تا کێشە ناوخۆیەکانی چارەسەر نەکات ناتوانێت پەیوەندی نێودەوڵەتەکانیشی باش بکە لە کاتێکدا کە جۆرێک لە ڕەشبینی هەیە بەرامبەر بە کێشە سیاسیەکانی ئێستای ناوخۆی عێراق و تەنانەت لێدوانەکانی نووری مالکی سەبارەت بە لاوازی سیستمی بانکی لە عێراق ئاماژەیەکە بۆ ئەوەی کە عێراق لە ئێستادا لە قەیرانێکی ناوخۆییدایە نەک لە پەیوەندی نێودەوڵەتیدا گومان لەوەدا نییە کە عێراق لە قەیرانکی ناوخۆییدا بەڵام ئەگەر ئەوەی جەنابن ناو نەماعادل من ناوێنێم گریمانە ئەوە گریمانەیەکە کە وڵاتێک بەدەست کێشەی ناوخۆیی بناڵێنێ ناتوانێت ڕۆڵێکی ئۆتۆ بینێ لە دەرەوە ئیلا لە حاڵەتێکە نەبێت کە بۆ تەزدیرکردنی کێشەکانی بۆ نانەوەی کێشەکانی جەنگێک بەرپاکە لەگە وڵاتێکی ترە تەنهاواتە بۆی خۆی لە کێشە ناوخۆیەکان دوورخاتەوە جەنگێک بەرپاکات و هەموو سەرنجەکە بخاتە دەرۆی وڵاتەکە و یەک ریزیەک دروستکات بۆیە عێراق ناتوانێت ئەو ڕۆڵە بینەوە ناتوانێت پەیوەندەکانی لەگە وڵاتانی تر لەسەر ئەساسی تا ڕادەیەک تەوازن بێن دەیتە دەخولەکرێت لە ناوخۆی عێراق ناتوانێت بۆ ئاراستەیە کار لە سیاسەتی وڵاتانی دەرەوە کات بە تایبەتی وڵاتانی دەوروبەری خۆی عێراق دابەشبوونێکی بە شێوەیەک بە خۆی بینیوە کە تەنانەت متفق نییە لەسەر سیاسەتی خارجی خۆی لەگە وڵاتانی دەرەوەدا هێزەکانی ناوخۆی عێراق هەریەکەیان بە ئاراستەی یەک سیاسەتی خۆیان دەکەن واتە جۆرجار سنووری سیادی عێراقی تێپەڕێن و بازە دەن بەسەر حکوومەتی عێراقیە بۆ نەسوونەکان ڕەنگە پەیوەندەکانیان لەگە وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودی و قەتەر تورکیا بەهێزکەن ڕوانێ کوردەکان بە تایبەتی دابەشون بەڵام لە ئێستا لە تاڕادی لە تورکیا نزیکترن بەڵام خودی شیعەکان لە سووریا و لە ئێران و نزیکترن واتە عێراق لە کێشەیەکدایە کێشەی ناوخۆی ئەوەندە قوڵە متفق نییە و پێشتریش وتم گریمانەیەکی تریژێڵێ ئەو وڵاتی لە ناوخۆدا لاواز بێت لە دەرەوە پەراوێز ئەخرێت بەمانایەکی تر عێراق ناتوانێت بە ئاسانی کاریگەری بکاتە سەر وڵاتانی دەرەوە تاوکو خۆی لە ناوخۆیان بەهێز نەکات هەر وڵاتێک لە ناوخۆیان کێشەکانی ناوخۆی کۆتایی پێێنە ئەو کاتە ئەتوانێت لە دەرەوە ڕۆڵێکی ئۆتۆ بینێ بۆی عێراق بە مەرحەلەیەکی لاوازدا تێپەڕێت لە سیاسەتی دەرەوەیدا و متفق نییە و منسەجیم نییە و لە قەیرانی قوڵتای و عەقیدەیەکی واضحی نییە لە سیاسەتی دەرەوەیدا بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا فەرهاد مامۆستای زانستی سیاسەکان لە زانکۆی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوەش هەمیشە لە خۆشیدا بن